کورد چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی تازای عێراق بکات و مەرجەکانی چی بێت بۆ پشتیوانیکردن لەو حکوومەتە. ئەمانە گرنگترین ئەو پرسیارانن کە ماوەیەکە سەرکردایەتی سیاسی کورد پێوە سەرقاڵ بووە. دەیانەوێت ئەم جارە کورد بە یەک پاکێز لەگەڵ بەغدا دانوستان بکە لەسەر ئەو پرسە. کێشەی گەورەی ئێمە ئەوەیە ئەم عێراقا ناسیۆنالیزمێکی دڕەندە حکمی کردووە. مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی نیشتیمانیش پێی وایە دەبێت کورد لە دانوستانی لەگەڵ کاندیدی ڕاستپێردرا بۆ حکوومەتی تازای عێراق گۆڕانکاری لە داخوازیەکانی بکات. اتفاقەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقی لە جێ خۆیەتی دەبێت گۆڕانکاری بە پێی داخوازیە تازەکانیش لە گفتوگۆکانمان لەگەڵ یا بکرێ لە پێش هەموو شتێکە مەسەلەی دەستور جێبەجێکردنی مادەی 140 هەموو ئەم مەسەلانە مەسەلەی زۆر جدین لە بینی ئێمە و ئەم حکوومەتێک کە جەنابی محەممەد تۆفیق عەلاوی پێکی هێنێ. بە بڕوای پارتی دیموکراتی کوردستان کورد دەبێت لە چوارچێوەی هاوپەیمانێتی دانوستان لەگەڵ عەلاوی بکات. سیاسەتی بێلایەنی کە تاکو ئێستا ئەعلانمان کردووە سیاسەتێکی باشە. ئەندامێکی مەکتەبی سیاسی و حیزبەش دەڵێت هەموو هەوڵێک دەدەین ئەو حکوومەتەی کە پێک دەهێنرێت هاوشێوەی حکوومەتەکانی پێشوون نەبێت و دەستور وەکو خۆی جێبەجێ بکات. بابەتی چۆنێتی گفتوگۆ هەمومان لەسەر ئەوە کۆک بووین کە ئێمە دام و دەستگای شەرعیمان هەیە. کوردستان قوارەیەکی ئیداری دەستوری یاساییە کە لە دەستوری عێراقدا دانی پێدانراوە. بۆیە دەبێت ئەو قوارەیە وەکو هەیە مامەڵەی لەگەڵ بکرێت نەوەکو پارێزگایەک. دەبێت ئەو نوێنەرانەی کە لە کوردستانەوە دەچن بەشداری دەکەن لە عێراق لەسەر ئەساسی شەراکەت و تەوافق و تەوازن. بەهۆی بارودۆخی ناسەقامگیری ئێستای عێراق خوێندنەوەی جیاواز بۆ ئەو حکوومەتە دەکرێت کە چاوەڕوان دەکرێت بەم نزیکانە لەدایک بێت. بەشێک لە چاودێران بڕوان وایە ئەو حکوومەتە بە ناکامەڵی لەدایک دەبێت و تەمەنیشی زۆر درێژ نابێت. پێکێنانی قورسە ئەگەر پێکیش بێ بە بڕای من درێژە پێدانی قورسە. بۆیە ئەستەم نییە بەڵام لەدایکبوونی ژوانی لەگەڵا بێ درێژە پێدانیشی لە ڕاستیە ملکەچ بێ بۆ کۆمەڵێ هەڵکشان و داکشان و فشاری دەرەکی و ناوەکی بۆیە دۆخی عێراق بە جۆرەکە ناتوانێت پێشبینی زۆری تیا بکە. ئێستا دەوڵەتی عێراق ئیعتیباری نەماوە و بە ئەزمەیەکی سیاسی و حکومڕانی تێدەپەڕێت. وڵاتێکی بارگراوی کراوە بە گەندەڵی پڕ بووە لە تەنگ و چەڵەمەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. ئەماش دەرفەتێکی باشی بۆ کورد ڕەخساندووە بۆ ئەوەی مەرجەکانی خۆی بەسەر حکوومەتی تازە بسەپێنێت. بەڵام ڕەنگە ئەوەش بەبێ یەکڕێزی کورد هەندە ئاسان نەبێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.